کۆمەڵە کار و کردەوەیەک هەیە ئەوانە بەرز نابنەوە بۆ ئاسمانی دنیا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تصعدوا أعمالهم إلى السماء ولا تتجاوزوا رؤوسهم. تەنانەت لە ئاستی سەرشیا بەرز نابێتەوە. لە ڕیوایەتێکا فەرمێ لە ئاستی جۆچکەکانشی بەرز نابێتەوە. یەکەم ئەو کەسانی کەوە کردەوەکانیان بەرز نابێتەوە بەلای خوای پەروەردگار، عەبدێک کۆیلەیەک لە دەستی سەییدەکەی ڕای کردو بێت و سەرپێچی سەییدەکەی بکات. طبعاً ئێستا کۆیلایەتی شکر بۆ خوای گەورە نەماوە لە سەردەمی ئێمە. دووەم ورجل أما قوم وهم له كارهون. پیاوێک مسلمانێک خۆی بکا بە پێشەوا، خۆی بکا بە ئیمامی قەومێک و خەڵکەکە حەزیان لێی نەبێت، خەڵکەکە حەز نەکات فڵانە کەس ئیمامەتی بکات. طبعاً واتە زۆرینەی خەڵک ئەمما تاک و دوان لەم لاولا لە هەموو مزگەوتێکە هەیە، بەڵام کە کەسێک چووە پێشەوە دەبێ مواصفاتی خۆی هەبێ، بەڕاستی دەبێ شیاو بێ، دەبێ فقی ئیمامەتی هەبێت. کەواتە ئەگەر کەسێک چووە پێشەوە خەڵکەکە حەزیان لێ نەبوو بچێتە پێشەوە، ئەو نوێژەی بەرز نابێتەوە بەلای خوای تەعالە. سێیەم وامرأة باتت وزوجها عليها ساخط. یان ئافرەتێک مێردەکەی هاوسەرەکەی بانگیەکە بۆی سەرجەیی لەگەڵا بکە، بەڵام ئەم خۆی تەسلیم ناکات. لە فەرمودەیەکە فەرمێ فإن الملائكة تلعنها حتى الفجر. فریشتەکان هەتاک و دەمە و بەیانی بانگەدا لەعنەتیان لێکەن. بۆ چونکە سەرپێچی پیاوەکەی کردووە، ئەو ئافرەتەشی ئاوها مامەڵە بکان لەگەڵ پیاوەکەی بەر لەعنەتی خوا ئەکەوێت و لەگەڵ ئەوەشایە کردەوەکانی بەرز نابێتەوە و نوێژەکەشی بەرز نابێتەوە. کەواتە ئینسان دەبێت لە خوای گەورە بترسێت، ئاگادار بێت چ کردەوەیەکم بەرز دەبێتەوە، چ کردەوەیەکم بەرز نابێتەوە.